بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا پیرۆزبای ساڵی خوێندەکەن مامۆستایانی بەڕێز لە قوتابێت چاوگەشەکان دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی زەنگ لێدانی قوتابخانەکان بوو کە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان لیدرا بەداخەوە ئەم ساڵیش بە کۆمەڵێ گرفت و کێشەوە زەنگی قوتابخانەکان لێدرا کەرتی پەروەردە کێشەی زۆر قوڵی هەیە لە ڕووی میلاکەوە کە چەندین ساڵە دامەزاندن نەبوو خانەنشینیش بەردەوام بووە کە ئەمە کێشەیەکی گەورەی بەردەم پەروەردەیە کە حکوومەت نایەوێت چارەسەر بکات خەریجمان زۆرن و کەسی شارەزا و پسپۆرمان زۆرن و لە ڕووی تەجیزکردنی بیناوە بۆ پرۆسی خوێندن حکوومەتی هەرێم زۆر لە دواوەیە بگرە کە 28 قوتابخانەی سەرخۆڵ هەیە لە سنووری ئیدارەی سۆران وێڕای ئەوەش کە ئەوانەی کە سەرخۆڵیش نین بەشێکیان شایانی ئەوە نین کە خوێندنی تێدا بکرێت چونکە کوالیتیان زۆر نزمە لە زۆر ڕوەوە و ژوورەکان کە من ڕێژی قوتابیان زۆرە لە پۆلێک کە ئەمە کێشە بۆ قوتابی و بۆ مامۆستاش دروست ئەکات و لە ڕووی ئیلتیزاماتی حکوومەتی هەرێمەوە بۆ وەکو خەم خواردن لە کەرتی پەروەردە لە ئاسێکی باشدانیە بڕۆ کاتێک کە ئەچیە قوتابخانەیەکی ئەهلی تەماشاکەی بە ئەم قوتابخانە ئەهلیە زۆر لە پێش حکوومەتە ئەمە جێگەی پەرۆشی ئێمەیە بەڕاستی چۆن ئەبێتیانی بزمانێکانی بازرگانێک بتوانێت قوتابخانەیەک دروستکە زۆر لە حکوومەت لە پێشتر بێت ئەمانە گرفتی بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن لە ڕووی منهەج بەمان شێوە کێشە هەیە و لە ڕووی ڕێگەوبانەوە لە زۆرێک لە قوتابخانەکان لە سنووری ئیدارەی سۆران چونکە شوێنێکی شاخاویە ڕێگاکانیش وەکو پێویستین کە مامۆستا بتوانێت هاتوچوی قوتابخانەکان بکات بتایبەت لە قەزا و ناحیەکان لە دەوروبەری ناوەندی قەزا و شارەکان کە ئەمانە گرفتی بەردەم مامۆستان و وەروەها نەبوونی موچێشی شیاو کە شایستەی مامۆستا ئەوەش نییە نەک ئەوە نییە کە موچەش نادرێت ئەو جە مامۆستایان هەر ئامادەن دەوام بکەن دەڵێ مامۆستایان بەڕاستی دڵسۆزن خەمخۆرن بەڵام بەداخەوە ئەوەی کە مەسئولەتی کەرتی پەروەردەی لە ئەستۆیدا بێباکەوە خەمخۆری دڵسۆزی مامۆستانی لە بەرچاو نەگرتیە بۆیە کاتی ئەوە هاتیە کە حکوومەت بەخەبەر بێت ئەو ئیهمالیە واز لێبینیت ئەم خەمساریە بەرامبەر کەرتی پەروەردە واز لێبینیت چونکە پەروەردە بەردی بناغی هەموو کۆمەڵگەیەکە لەوێەوە ئینسان پێگات کەڵە پیا و لی تەخەڕوج ئەکات بۆیە ئێمە تەماشاکەین ئەم ساڵیش ئەم زەنگ لێدانە هیوا بەخش نییە ئێمە دڵمان پێی خۆش نییە چونکە کێشەکانی بەردەم مامۆستا چارەسەر نەبوون. ئەگەر بایکۆت ڕووی بدات طبعاً نەک زەرەر ئەبێت ینی کەرتی پەروەردە فەشەل دینیت کە چەندی ساڵەمە ئەبینین بەکەم و کوڕیەوە خوێندن ئەکرێت من هەست تەواو ناکرێت و بینەگە لە قوتابخانەیەک ئەگەر یەک مامۆستا ڕۆژێک نەسیت کێشە لە ئەو قوتابخانە دروست ئەبیت لە ئەو پۆلە دروست ئەبێت یەک مامۆستا نەسیت ئەگەر بێت و دیان و سەدەن مامۆستا نەچن تاوانەکە لە ئەسوی حکوومەتدایە بە دەرەجەیەک سەرۆکی حکوومەت و دواتر وەزیری پەروەردە دواتر بەڕێوەبەرایەتیەکان لە ئەستۆیواندایە چونکە ئەوان مەسئولن بەرامبەر دابینکردنی مافی مامۆستا و کە و ناشیکەن پێم وایە مامۆستا هیچ تاوان و زەمبێکی نییە مامۆستا داوای مافێشی ڕەوای خۆی ئەکات کە دابینکردنی موچەیەکە کە ماگانە بیدرێتێ بەڵام ئەوش پێ بەڕەوا نابینن.